هي العوائل بدها تطلع بس مو مثل قبل، أكيد مو نفس الأعداد مال قبل. ڕاستە لە ڕۆژانی جێژندا هاوڵاتیان زیاتر دێنە دەرەوە و سەردانی شوێنە گشتی و کەسوکاریان دەکەن. بەڵام هاوکات دەبێت هەموو هاوڵاتێک لە ڕێگەی پابندبوونی تەواو بە ڕێنمایی و ڕێکارەکانی خۆپارێزیەوە خۆی و ماڵ و منداڵی لەو ڤایرۆسە بپارێزێت. والله بالنسبة لجائحة كورونا اللي هي ڕاستە کۆرۆنا مەترسی زۆری بۆ هاوڵاتیان هەیە، بەڵام ئێمەش ناتوانین لەوە زیاتر لە ناو ماڵەکانمان بمێنینەوە، بۆیە وا باشترە هاوڵاتیان بە جێبەجێکردنی ڕێنمایەکان و تاکپارێزی بێنە دەروی ماڵەکانیان و سەردانی شوێنە گشتیەکان بکەن. چارەسەری کۆرۆنا بەمانەوەمان لە ماڵەکانمان نابێت، بەڵکو پێویستە لە ڕێی جێبەجێکردنی ڕێکان و ڕێنمایەکانەوە خۆمان لەو ڤایرۆسە بپارێزین. لە ڕووی دۆخی دەرونیمانەوە زۆر پێویستمان بۆیە لە ناو ماڵەکانمان بینە دەرەوە و سەردانی شوێنە گشتەکان بکەین، بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبێت پابندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان بخرێتە پێش هەموو بابەتێکی تر. لە جژندا ئارەزوی ئەو دەکەین سەردانی شوێنە گشتی و هاوینە هەوارەکان بکەین، لەگەڵ ئەوش ئەرکی هەموو هاوڵاتیەکە لە پێناو خۆپارێزی لە کۆرۆنا ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکات.